ئیشی مهرەبانی داوە سامیتە بووە لێکە ئەمە نەشتان دیتە خۆخوای گەورە عقلی دایتە بە شێری ئەو قسانەی دێکەم ئەگەر یەقلی درۆیە برێن ئەوە درۆی درۆزنە بەڵام هەموو شتەکە وەڕاستە ئەمە چ دینم تێکەڵ کێشایە لەگەر خەسم هەر نەخەڵەتان دیە ڕاستە ئەمن دین دافعی من بوو کە خێرێ بکەم دین دافعی من بووە بەڵام دینم بەکار نەهێنا بەرامبەرنگۆ لە بۆ کەس نوشتەم نەکردیە لۆ کەس نەمگوتیە بڕۆ ئەوەندە قورئانی بخینەوە ئەوەندە ئەوەی بکە ئەسڵەن لە خستەخانەی مهرەبانی لەسەر چار کۆڵەگەی ئیشێ دەکەیت یەکەمینیان شەرعیە شتی ناشەرعی ناکەین دووەمینیان علمیە هیچ شتێکی ناعلمی لە خستەخانەی مهرەبانی مەمنوعە بیکە نەک ئەمن هیچ کەسێک نابی ئەسڵەن لیژنەکمانەیە بزان هەرێکێک ئیشێکی ناعلمی کردی محاسبەی دەکەیت هەتا دەرکردنی تێدایە سێمینیان ئەمە قانونینە شتی ناقانونی ناکەین نامانێ شتی ناقانونی بکەین باڵۆنی زیرەک ستیکەری پێوە نەبی ئەمن دانانم لە نەخۆشی دەبی ستیکەری پێوە بیتن لە هەر باڵۆنێکی زیرەک حکوومەت $70 وەردەگریتن با وەرگریتن با حکوومەت بزانێم چ دەرمان یەک دەرمانم نییە لە ناو سەدەلەی مهرەبانی ستیکەری پێوە نەبیتن بە تەحەداوە دەرێم ئەوە لایفە دایرەی سەحی وەزارەت جیان لێیە با بێن ئەگەر یەک دەرمانیان دی تۆ ستیکەری پێوە نەبیتن چیان دێ بیان دەمێ یەک دەرمانی ئیکسپایرم فرۆشتی بیتن چیان دەوێ بیان دەمێ نە دەرمانی ئیکسپایرم هەیە نە دەرمانی بێستیکەرم هەیە ئەمە قانونینە چارەمین نقطە ئەمە ئیدارینە منتەزەمین بە ئیدارە ئیشێ دەکەین